زۆر نەوگەنجانەی کە کوردن و خەونی زۆر گەوریان هەیە هەمیش هەوڵ ئەیەن کە لەژێر ناوی کوردبوونی خۆیانە بتوانن کە توانەکانی خۆیان بە تەواوی جیهانە پیشان بن وەروە توانای گەنجی کورد پیشان بن. هەیمن هۆمەر یەکێک لەو ئەکتەرانی کە ئەزمموی ئەکتەری هەیە لە نێو هۆلیوودا بەڵام وەکو کوردێک ئەم ێوارێ بەڕێزیان لە ستۆدیۆکانمانە شاری هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمان. کاکەی من سڵاوت لێبێم کاتت باش بێت گوێبیستی منی؟ کاکەی من گوێبیستی منی؟ هەڵۆ گیان چۆنی و کاتا باش؟ زۆر سپاس بۆ تۆ خۆشحاڵینەم ئێوارەیە لەگەڵمانی. زۆر سپاس بۆ تۆ. کاکەی من بالۆ دەست پێ بکەم. زۆر باشە ئەگەر بالۆ دەست پێ بکەم باس لە دەستپێکی بە بڵین دەرکەوتنی تۆ بکەم و هەروەها دیارە خەونێکی گەورەیە کە تۆ بتوانیت لە نێو هۆلیوودا وەکو کوردێک کار بکەین. جا لەوانەیە پرسیاری زۆرێک لە گەنجان بێ و بە تایبەتیش ئەو گەنجە بە بڵین لاوانەی کە ئەیانەوێت لە نێو ئەم کایە قوڵ ببنەوە لەوانەیە پرسیاری ئەوانیش ببزانین چۆن پەیوەندیت کرد و هەروەها چۆن توانیت بگەیتەوە ئاستا. بەڵێ جا من بەخۆم لە سەرەتادا هە لە 15 ساڵیەوە خولیایەوە هەبوو کە لە بواری فیلمیش بکەم، بەڵام لە بواری فیلمیش بکەم لە ئاسەشی نێودەوڵەتی ئەوە زیاتر لەبەرەوە بووە کە بتوانم کە شوناسی خۆم شوناسی گەلەکەم ڕابردووەکەم بەجیان بناسێنم. یەکەم جارە من لە بەریتانیا ژیامە فەڕەنسا، یۆنان، ئیتالیا، پاشان لە 2017 بە یەکجاری چوومە ئەمریکا، یەکەم جار لە ناشڤیل تەنەسی نیشتە جێ بووم. پێشەوەی بچمە ناو فیلم چکە لە سەرتادا تۆزە گرانە یەکسەر ڕاستەخۆ بڕۆی بە باگراوندێکی زۆر فیلمیم نەبوو لە دەرەوەی ئەمریکا. یەکەم جار دەستم پێ کرد لە ڕووی ڕیکلاماتی بازرگانی و لە ڕووی زۆر میوزیک ڤیدیۆی کەنتری لەوێ هەیە کە میوزیک ڤیدیۆی هالیوود کە لە پاشان کردم. ئەوان هەموو دەلالەت بوون بۆ خڕکردنەوەی ئەزمون لە بواری فیلم هەتە دوایین کات کە چوومە ناو فیلم. ئەو بووکە دوو فیلمە نوێیەم، یەکەمیان بە ناوی ئەمان فیلمێکی درامای جەنگیە شۆر فیلمە ئەمریکیە و دووەمیان فیلمی ئەلمەسیح وەکو یەکەم کورد لەو فیلمە ئەمریکا بە دەوری سەرەکی بەشداریم کردووە کە دەوری پێغەمبەر عیسا دەجێڕم. بۆ منەوە شانازێکی زۆر بوو لە بەرۆی لە ئەمریکا تۆزێک سەختە کە تەنانەت بۆ ئەمریکیەکان، بەڵام من وەکو کوردێک کە تازە چوبمەوێ توانیم ڕاستە من ئێستا ئەمریکیم، بەڵام ئەو کات هەمیشە من کوردە بم، بۆیە لە ئەو باگراوندە بەهێزم نەبوو لە سەرەتا کە بتوانم لەوێ ڕاستەخۆ سەرکردایەتی بکەم لە فیلمێک. بۆیە هەموو ئەو ئەزمونانم کۆ کردەوە هەتاوەکو کە گەیشتمە سەر فیلمێ دمەسایە. بگومان دەستپێکی هەر ڕێگایەک بۆ هەر کەسێک قورسە کۆمەڵێک بربەستی زۆری شیەتە ڕێگای. پێمان بڵێ ئەو بربەستانە چی بوون کە لە سەرەتاوە هاتنە ڕێگای تۆ و دواتر هۆکار بوون بۆ ئەوەی کە سەرکەوتن بەدەستبێنی؟ بربەستەکان لەوێ تۆزێک زۆر یعنی متمانە بە بەهرەی نێودەوڵەتی کەمترە لە بەرۆی کە تۆ لە وڵاتێکە هاتووی پێشبڕکێ دەکەی لەگەڵ تاڵنتێک بەهرە کە لە ئەمریکا لەدایک بووە کە لەوێ خوێندی توی لەوێ تەمرین کراوە پاڵپشتی زۆری هەیە، بەڵام من بەخۆم یەکەم جار کە چوومەوێ پاڵپشتێکی ئەو هەم نەبوو بەڕاستی، دەبایە زیاتر پشت بەخۆم بەسم لە هەمان کاتە دەبایە ئیش بکەم و لە پاشە ئیش بچمە کلاسی ئاکتینگ، لە پاشان بچم لەگە ئەیجنتەکەم با بڵێن ئەگە کار بکەم بۆ هەفتەی جاری وایە لە مانگی دووسێ ئیشمە بووە بۆ لە ئیشی با بڵێن بە ڕکلامی و لە بواری بیلبۆرد و هەروە لە میوزیک ڤیدیۆ پێشێک کە بچمە فیلم. بۆیە یەکەم جار لەوێ زۆر سەختە کە بە پێش ئەوانە بکەوی کە لەوێ خوێندیتیان لەوێ لەدایک بوونە، بەڵام بە بۆ چوینی من ئەگەر تو باوەڕت بەخۆت هەبی کە توانایەکی باوەڕ مانیفێستی بکەی، قەنەعەتت بۆ توانایەت هەبی و ئەو کەسانە لە دەوروبەری خۆت کۆکیەوە کە ئەوانیش متمانەیان بە توانایەکانی تۆ هەبێ. ئەوە بۆ من زۆر گرنگ بووە کە لە ئەمریکا توانیمە تیمە کۆ بکەمەوە لەو کەسانەی کە متمانە و باوەڕیان بە من هەبی بە ئامانجەکانی من هەبی کە من بتوانم لە ئاستێکی جیهانی ئیش بکەم و بتوانم ئەوانیش لەگەڵ خۆم بم. بۆیە ئەو تیمانە بۆ من زۆر گرنگ بووە کە پاڵپشتیم بکەن لە ئەو ڕووەوە.
واتە دروستکردنی تیمێک، دروستکردنی کەسانێک کە بەڕاستی باوەڕیان بە تو هەیە و کۆکردنەوەی ئەزمون هەتا بتوانێت ئەزمون کۆکەیەوە لەسەر سێت بکۆ. یەکەم جار بەڕاستی من 2 کورتە فیلمم کرد بەبێ بەرامبەر بەبێ وەرگرتنی هیچ مەسەلێک لە هیچ پارەیەک، تەنها لە بووە کە من بتوانم ئەزمون پیداکەم لەسەر سێت لەگەڵ بزانم لە ڕووی ئاکتینگ و دەرهێنەرەکان چۆن، چونکە لە ئەمریکا لە ویلایەتێک لە بە ویلایەتێکیەوە گۆڕانکاری جیاوازی زۆری هەیە. تەنها لە تێنەسی لە بۆ لۆس ئانجلس کالیفۆرنیا و گۆڕانکارێکی گەلێک زۆر هەیە لە ڕووی تەکنیکی و لە ڕووی جێبەجێکردنی تەکنیکی فیلم. زۆر باشە. هۆلیوود خەون بوو یاخود چانس بوو؟ ئەخۆن ببوو لە دەنگت تۆزێک دوورە. باشە ئەڵێم هۆلیوود بۆ تۆ خەون بوو یاخود چانس بوو؟ هۆلیوود بەخۆی یەکەم جار من کە لە تەمەنی وەکو باسم کرد تەمەنم زۆر بچوو بوو کە فیلمی ئیلماس گونەیم دیت، فیلمی The Road. ئەو فیلمە زۆر تەئسیری لە من کرد لە بڕۆی کە ئەو بتوانی کەسێک بوو کە لە سجن بوو و توانی فیلمەکەی بگاتە کان، فیلمەکەی بگاتە لە ئاستەشی نێودەوڵەتی لەو ڕوانگەیە توانی یارمەتی بدە کە خەڵکەکەی با بڵێن بە جیهان بناسێنی. ئەوە دەفعەک زۆر بوو بۆ من کە مۆتیڤێک بوو کە بتوانم ئەمن لە سینەما ئیش بکەم، بەڵام لە بەرۆی هۆلیوودم هەڵبژاردیە، لە بەرۆی بەخۆت ئەوان تۆزێک هەیمەنیان لەسەر جیهان هەیە، فیلمەکانیان بەسەر هەموو جیهان بڵاو دەبتەوە. ئەمنیش ئارزوی منەوە بووە کە ئەگەر فیلمێک ئەگەر لە هەر شتێک بەشداری بم بتوانم دەنگەکەم بە جیهان بکەم. بۆیە هۆلیوود تەنها خەونێک نەبووە بەڵکو چەند ئامانجێک بووە کە هەروەها لە ئەمان کاتە کارم لە بۆی کردووە کە بگەم بە ئەو خەونە. بەڵێ زۆر باشە. اینجا کاکێ منەمە پرسیاری ئەوە بکەم، بێگومان وەکو ئەکتەرێکی کورد ئەمێ و پرسیارات لێ بکەم، کارکردنی تۆ لە نێو هۆلیوودا چۆن ئەتوانێت لە ئایندەیە سوود بە سینەمای کوردی بگەێنێت؟ واتە ئەو ئەزمونەی تۆ بە ماوەیەم چەندین ساڵە کۆت کردوتەوە، ئایا لە پرۆگرامتایە لە پلانتا هەیە کە بتوانیت پێشکەشی بکەی بە کارێکی سینەمایی کوردی؟ بەڵێ جانە پرسیارە زۆر گرنگە، پرسیارێکی زۆر جوانە، چکە من لێرەمە لە بۆ ئەمە بەستەی هاتمە کوردستان. تازە لە فیستیڤاڵی فیلمی کان لە کان فیلم فێستیڤاڵ کە لەوێ داوات کرابووم تازە گەڕامەوە، بینینی کان، بینینی ئەو فەخامەتەی کە لە سینەما ئەو ڕێزەی لە سینەما دەگیرێ لە کان، بینینی هەموو دەوڵەتەکان کە لەوێ بوون، بەڵکو نەبوونی نوێنەرایەتی کورد، نەبوونی فیلمێکی کوردی جیهانی زۆر بەڕاستی ئازاری بە من چێ. یعنی تەماشا دەکەم هەموو دەوڵەتەکان، مەسەر، لوبنان، تورکیا، هەموو کەسایەتێکیان هەیە لەوێ بەشدارە لە کان، یان لە گۆڵدن گلۆب یان لە ئۆسکار کە لە هەموو جێگایەکان چوومە. ئەوە هەبوو لە نەبوونی نوێنەرایەتێکی کورد، لە بوونی کە من لە 10 ساڵ لە 15 ساڵ کە ئیشم کردووە بگەم ئەو ئاستی ئەوڕۆ هەتا بتوانم تەبایی دروستکەم لە بینی تاڵنتی کوردی. لە بەرۆی ئەمە لێرەدا فرسەتێکی زێڕین لە بەردەستمانە کە من هاتوومەوە ئێرە لە بەرەوە بووە کە بتوانم ئەو پردە دروست بکەم لە بینی هۆلیوود و لە بینی کوردستان، لە بەرۆی ئەمن باوەڕم بە چیرۆکەکانی ئێمە هەیە. ئێمە چیرۆکی زۆر بەهێزمانەیە کە دەتوانێت ئەو چیرۆکە ببتە فیلمێکی جیهانی وەکو علادین، وەکو فیلمی ئەنگوستیلەکە لە گلۆدل ڕینگز. من بۆ ئەمە بەستە لێرەمە و هیچ کاتێکم بە فیڕۆ نەدایەت هیچکردن لەسەر ئەو پرۆژەیە، ئەو پرۆژێکتە کە من 4-5 مانگە ناتوانم هەمووی باز بکەم، چکە حەز دەکەم تۆزێک سورپرایز بی. بەڵام ئەو پلانێک کە من دامناوە، ئەو تیمەی کە من کۆم کردیتەوە ئەوەیە کە ئێمە بتوانین ئێڵەکەوە بە ئینگلیزیەکە ئینفیلتریت، یان بتوانین بچینە ناو هۆلیوود، ناو سینەمای ئەمریکا لەو ڕوانگەیەوە، لەو ڕێگەیەوە ئەمە بتوانین چیرۆکێکی ئەسڵی کوردی بە هەموو دنیا بگەێنین بە ناڕاستەخۆیانە. کارەکەی من ئێستا لەو بوارەدایە. باشە، لەگەڵ پێشنیارەکانی تۆیە تا چەند پەیوەندیت کردووە بە بەشێک لە هونەرمەندە سینەماکەرە دیارەکانی کوردەوە؟ ئایا ئەوان پاڵپشتن بۆ پرۆژەکەی تۆ؟ بەڵێ ئەمن لەگەڵ هەندێک لایەن قسەم کردووە، بەڵام حەز دەکەم لێرەدا با بڵێن هەموو لایەنەکان، هەموو لایەن ئەوانەی کە لە بواری سینەمایش دەکەن، لە هەولێربی، لە دووهۆکبی، لە سلێمانیبی بەهرەی بەهێزمان هەیە بەڕاستی لە ڕووی پرۆدەکشن زۆر پێشکەوتنە. لە هەندێک ڕووی تەکنیکیەوە کەم و کورتی هەیە،
لە ڕووی تەکنیکی ئەوەش کە من کە دێمە ناو مەوزوع کە تەماشای شتەکان دەکەم ئەوەیە کە بتوانم یارمەتی بدەم لێرە ئەو پلانێک کە من هەمە ئەو پرۆژەی کە من هەمە بەڕاستی لە خۆم زۆر گەورەترە و دروستکردنی چەندەها کەسێکەیەک چەندەها بگەینە لە ئاسە کە من بتوانم بچمەوە ئەمریکا کە فیلمێک لێرە دروست بکرێت بە نێتفلیکسی بفرۆشمەوە بۆ ئەو پرۆژەیە ینی بن HBO لە بەرۆیەگە نێتفلیکس تەماشا بکەیت ئەو ساڵ بەتەنیا 17 میلیارد دلاری تەرخان کردووە تەنها لە بۆ پەرەپێدان دروستکردنی فیلمی بیانی ئەوانەی کە لە دەروی ئەمریکا دروست دەکرێن بۆیە ئێستا لێرەدا فرسەتێکی زۆر زێڕین دروست بووە من علاقە و پەیوەندی باشم لەگەڵ نێتفلیکسەیە لەگەڵ لە زۆر ستودیۆ گەورەکانی ئەمریکا پەیوەندی باشم هەیە لەگەڵیان وە کەسی باش دەناسین لەوێ بۆی لێرە من لە ڕووی تەکنیکیەوە تۆزە کەم کورتی هەیە لە ڕووی دەنگ و لە ڕووی تەکنیکیەوە بەڵام لە ڕووی ویستی کار ینی لێرە خەڵک بەڕاستی من ڕکلامم کردووە لێرە هەندێک ئیشم کردو لێرە تەماشا دەکەم کە لە پرۆدەکشن ینی زۆر بە تەماح ئیش دەکەن زۆر بە جۆش و خرۆش ئیش دەکەن دڵم زۆر خۆش دەکەن دەزانم ئەو کەسانە بەڕاستی وان هیوانە کە من بتوانم ینی پێکەوە ئیش بکەین یارمەتی بدەم کە تیمەکی وا دروست بکەم بەبێوەی کەس خۆی لەسەر کەس گەورە بکە کەس کارەکەی بەسەر کەسێکی فەرز بکە من دەمەوێت ئەوە بکە ئەوە باز بکەم کە تیم وەرک ئەگەر بێت و ئەمە پێکەوە کار بکەین فرسەتێکی گەلێک جوان ئێستا حالیان لە بۆمە دروست بووە لەوە باشترینە کەمە بین هەموو بەیەکەوە ڕێز یەکتر بگرین وەکو دیکتاتۆرێک لەسەر سێدە من لە ئەمریکای کە فیلمم دەرهیناوە بەڕاستی دەرێنەرەکە هاتووە لەگەڵ وەکو برادەرێک ینی بەمنی گوتووە لە کاتی دروستکردنی سینەک ئەنی بە پرسای لە من کردووە هەی منە تو ڕات چییە چۆن حەز دەکەی ئەو سینە با بڵێن ئەو مەشهدە دروست بکەی ینی وەکو گفتو وەکو هاوڕێ لەگەڵ من قسەی کردووە بۆی حەز دەکەم ئەو هونەرەش لێرە ئەمە بتوانین زیاتر پەری پێ بدەین کە تیمەک دروست بکەم هەمومان ئەوان ئەو شتێک کە دەیکەین لە هەمومان گەورەترەوە حەز دەکەم هەموو بێن یاری دەدەری من بن لەوەی کە چکە بەڕاستی لە کۆتاییدا بە خۆیان سوودێکی زۆر گەورە لێ دەکەن من دەبێتن وەکو بڵێ ئەو پردە دروستکەم لە بینی ئەمریکا هۆلیوود و لە بینی کوردستان زۆر باشە ئەو پرۆژەی کە ئاماژەت پێکرد کاکەی من هیچ لە هەنگاوەکانی بۆ بڵین کارت لەسەر کردو چکە بەڕاستی بۆ جێی سەرنجی من کە بتوانرێت فیلمێک لەلایەن کۆمەڵێک لە هونەرمەندان و لە ئەکتەران و سینەماکارانی کورد دروست بکرێت و دواتر لە نێو نێتفلیکسا ئێمە فیلمی کوردی ببینەوە ئەمەش هەوڵێکی باشە ویستم زانم ئەم هەنگاوە هیچ بە بڵین کاری لەسەر کراوە یاخود جارێ تەنها هەر گفتوگۆ و کۆبوونەوەیە بەڵێ من کە هاتمە لە ئەمریکای هاتمەوە مانگی 12 هاتمەوە لە فیستیڤاڵی نێودەوڵی فیلمی دۆک لێوێ داوت کرا پلانی منەوە بوو بەڕاستی لە بۆ مانگێک 2 مانگ ببینێمەوە چکە 10 ساڵ بوو زیاتر بوو ماڵێم نەدیت بوو دایکم نەبینی بوو سۆگوتم چەند مانگەی لەگەڵیان دەبم چکە من کە لە ئەمریکا زۆر فرسەت هەبوو لە بۆ شتی گەورە کاری گەورە بۆ یەکە من هەر مانگێک لە کوردستان بم ئەوە تەئسیر لە من دەکە لە ڕووی هونەریەوە ئەو کارانەی لە ئەمریکا هەیە بۆن من ناتوانم بکەم چکە لێرەمە بۆیە ئەوە مانگی 6 وا دەبتە مانگی 7 کە تەوەقم نەدەکرێت ئەوەندە تاخیر ئەوەندە لێرە بم هەرچەندە چوومە فەڕەنسای چوتمە بەریتانیای ئەو مودەی کە لێرە بوومە بۆیە تەنها قسە نییە دروستکردنی وەکو برێ پرۆپۆزەڵە دروستکردنی پرۆجێکتە چەند مانگێکە وەها شتەکانم دروستکردیە کە بتوانم بە ئەو لایەنەی بگێنم کاتێک کە تەماشای کرد یەکسەر بەڵێ بداتێ چکە ئەم دەمەوێت کە دروستکردنی ئەو هەبە ئەو مەڵبەندە لە ناوجەرگەی لۆس ئەنجلس هۆلیوود دروست بکەم سۆ لێرەدا کارم لەسەری کردووە لە دروست ئێستا لە حالیان کە مەقسە دەکەین لە بواری ئەوەیە کە دەچێتە ناو بواری جێبجێکردن سۆ ئەو لایەنانێک کە من بەتەمام لەگەڵیان کە ڕێکەوتن بکەم ئەوەیە کە تێگەشتێکی باش لە بینمان هەبی کە بتوانینە من بەڕاستی لە ڕووی فیلمەوە من تەماشای فیلم دەکەم نەک تەنها بۆ وەکو بڵێ کە پارەکە ببیت دروست نەکەی من باوەڕم بە ئیکۆنمی فیلم هەیە ینی باوەڕم بەوە هەیە کە فیلم ئەگەر تو بودجەکەی 2 میلیۆن بی 5 میلیۆن بی کە بتوانی 20 میلیۆن دروستکە ئەگە 100 میلیۆن بی بتوانی 500 میلیۆن دروستکە بەڕاستی چکە من لێرەدا دەمێ ئەو پیشان بدەم کە ئەو فیلمانە دەکرێ لە کوردستان تەنها گرنگی بە بەرزکردنەوەی بینایەکان و بەرزکردنەوەی لە ڕووی بزنسیەوە جوانەوانە باشە بەڵام ئەمە لە ڕووی سینەما دەتوانین فرسەتێکمانێک کە بە هەموو ئێمە خۆمان بە هەموو جیهان بناسێنین
بەڵێجان زۆر سپاس بۆ بەڕێز هەیمەن هۆمەر ئەکتەر کە لەم بەشەی کورسات مەگەزین لەگەڵمان بووی بەو هیواین کە ئەو پرۆژەی باست کرد لە ئایندەیەکی نزیکە ئەوش خەونی بەشێک لە ئەوکتەر و ئەو هونەرمەند و سینەماکارانەیە کە بتوانن کارەکەم بچێتە دەرەوەی کوردستان و بتوانرێت لە دەریشەوە نمایش بکرێت بە هیوای کاری باش و کاری جوانتر. دووبارە سپاس بۆ بەڕێستان.